دیارە لە ڕێگەی ڕوودا و ستریم و پۆرتاڵی ڕووداوەزان کە پرۆگرامەکەمان تایبەتە بە باسێکی گرنگ و سەردەمی و باسی ڕۆژەیش تایبەتە بە قسەکردن لەسەرەوەی کە چۆن لە وڵاتی ئێمەدا بانک و سیستمی بانکی زیاتر چالاک بکەین کە ڕۆژانە کاروبار و پێداویستەکانی ژیانمانی پێ ڕایی بکەین. بێگومان لە وڵاتی خۆماندا هەژماری بانکی تا ڕادەیەک تاوەکو ئێستا چین و توێژێک یا فیئەیەکی دیاریکراوی ئیجتیماعی خاوەنی هەژماری بانکین وەکو جۆرێک لە کەمالیاتی لێهاتووە لە کاتێکە ئێستا لە دنیای سەردەمدا کۆمەڵگا پێشکەوتووەکان بانک بە زیندووترین و هەستیارترین دامەزراوەی دارایی و ژیاری ئەزانن کە پەیوەندی هەیە بە شادەماری ژیان و ئابووری و کاروباری ڕۆژانەی خەڵکی هەر وڵاتێکەوە. خۆشبەختانە دیارە من لە پرۆگرامی لەگەڵ ڕەنجا بەردەوام ئەمەوێ قسە لەسەر کەم و کورتیەکان بکەم. ئەمەوێ بە چاوێکی ڕەخنەگرانەی بنیاتنەرانە شەنوکەوی نوقسانیەکان بکەم لە پێناوی چاکردنە. بەڵام ئەمەش ناکاتە ئەوەی کە لەبەرەوەی کە بەرنامەکەم بەم جۆرەیە ئیتر چاو بنووقێنم لە ئاست شتە باش و هەوڵە گرنگەکان. بەڕاستی لەم ڕۆژانەیە هەندێک ئاکتی حکوومەت پێی دڵخۆش بووم. یەک لەوانە هەژماری من کە جەنابی سەرۆکوەزیران کاک مەسرور بارزانی خۆی ڕاستەوخۆ لەبەر زەرورەتی باسەکە هاتبووە ناو کاری بۆکە و کارێکی تر ئەو کارەی کاک قوبات تاڵەبانی کە سیستمی یەک پەنجەرە ڕایگەیان و لە 5 فەرمانگەدا لە سلێمانی خستێکارەوە و بەڵێنی داوە لە پارێزگاکانی تری ژواتە لە هەولێر و دهۆک و هەڵەبجەش دیسان ئەبێتەوە بە بەرنامە و کارنامەی حکوومەت. یەکێک لەو شتانەی تر کە پێی دڵخۆشمەوەی حکوومەتی عێراق بۆ یەکەم جار دانینا بە بانکێکی دیجیتاڵیە کە ئەمیش دیسان لە هەرێمی کوردستانە و یەکێک لە شەڕە گەورەکانی وڵاتانی گەورەکە ئێمە لە سایە و سێبەریانە ئەژین دەنا هەر دەوروبەر و ببوورە لە تەعبیرەکەم بەڵام ئەیڵێم هەرگە لە گورگ کوردیا خوارد. ئەو وڵاتانە حەزەکەن کوردستان بەرەو سیستمی بانکی بڕوات. باوەڕم پێ بکەن ئەو زەمینەی کە لە هەرێمی کوردستانە لەبارە بۆ دروستکردنی ئۆنلاین بانکین و بۆ دیجیتال بانک و بۆ سیستمی بانکی و بۆ شەفافێتی دارایی لە بەشەکانی تری عێراق لەبار نییە. ئەمە ببوژێنینەوە ڕاستەوخۆ هێندەی ترە بین بە جێگەی متمانەی وڵاتە دیموکرات و وڵاتە شەفافەکان وەلا لە ڕووی پارێزبەندی سیاسیەوە ئەبێ بە پاوەرێکی تریش بۆمان. هەموو ئەم شتانە پەیوەندیان بەیەکەوە هەیە. بەڵام وەکو سەرۆکی حکوومەت ئەمڕۆ خۆی ڕایگەیان لە دهۆک ڕەنگە ئەمە هەموو شتەکە نەبێت مەسەلەی ATM و ئەوە بەڵکو جزئێکە لەو کارەی کە فەرمانگەی تەکنەلۆجیا و زانیاری و لە ڤیژنی حکوومەتی کوردستانە بۆ مەسەلەی بە دیجیتاڵکردنی ژیان ئەمە هەنگاوێکە لە هەنگاوەکان وەکو خۆی وتیلانی کەمیج نەبێ ئەوە ناهێڵە کە موچە ببێ بەخەبەر لەبەرەوەی کە موچە لە لای حکوومەت ئەرکە و لە لای خەڵکیش مافە و موچە بەرهەمی ئەرکێکە کە هاونیشتیمانیان پیادەیان کردووە. بینەرانی بەڕێز لەمە بە دوای ڕێگای سێممان نییە بێ زۆربەمان بین بە خاوەنی هەژماری بانکی لەبەرەوە پێویستە ڕۆشنبیری بانکیمان بەرز بکەینەوە چ لە ناوخۆ چ لە دەرەوە. بەشێکی زۆری کە نەخۆشین ئەم هەموو دووکەڵ و بەنزینات چێ بە سەرمانە بەڕاستی هی ڕۆتینی دەوائیرە هی نەبوونی سیستمی بانکینە هی ئەوەیە ڤیزەکارتی ڕێکوپێکمان دروست نەکردووە دیجیتال بانکمان نییە تۆ بۆ پارەی کارەبا بێ خۆ بڕی بۆ پارەی ئاوە بێ خۆ بڕی جاری وا هەیە معاملاتێک هەیە بۆ بانکێک داوات لێکەن بڕێ پارە بخەوێنی ئەمە هەمووی قەرەباڵغی دروستەکە ئەمە هەمووی سەرێشە دروستەکە ئەمە هەمووی سترێس دروستەکە. بەڵام لەسەر دەستی ئەم کۆمەڵە گەنجە لەوانەیە لە ئایندا ئێمەش چیمان کەمترە لە وڵاتانی گەشە بەش لەسەر دەستی کاکیواکان لەسەر دەستی دیجیتال بانک کە دڵخۆشم پێی یەکەم جارە لە عێراقدا دانی پێیان ڕێکاکە ئەلەند لێرەیە لەسەر دەستی مامۆستا ئاوارەکە گەنجان فێر دەکا و خۆشی بازرگانێکی بواری ئەنتەرنێت و ئۆنلاین و ئەلکترۆنی و ئەو شتانەیە لەسەر دەستی مامۆستا بڕیار کە لە جامیعە گەنجەکانمان بۆ فێرەکە ئێمەش دەتوانین گەشە بکەین. کاک عەبدولقادر لە
لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی دارایی خۆیان هەست بە ضرورەتی ئەوەکەن کە ئیتر ئەم مامەڵە تەقلیدیە بەسە. بەڵام هەروە ئاسانیش نییە. ئێمە یەکێکین لەو میلەتانەی هێشتا لە قۆناغی کاشین، هێشتا نەچوینەتە ناو سیستمی بانکینی ترادیشناڵیشەوە بە شێوەیەکی گشتی، بەڵام مەحکومیشین بەوەی بچینە ناو دیجیتال بانکیشەوە. قسەکەم ڕاستە مامۆستا؟ ئەمە پێویستی بەوەیە کە ڕۆشنبیری هەمومان بەرز بکرێتەوە. ئەم بەرنامەی ئەم شەوی لەگەڵ ڕەنج لە ڕوودا و لە پێناوی دروستکردنی ئەو ڕۆشنبیریە لە لای هەمومان، لە لای خۆشم زۆری بۆ خۆشم تازەیە، لەبەرەوە خۆشم وەکو مناڵێک کە حەزی زانینی هەیە ئەم شەو پرسیار لە میوانەکانم ئەەکەم.